بەڵێ کۆتا تەوەری ئەمڕۆی بەرنمەکە پێشکەش دەکەین ئەویش باز لە چی دەکەین باز لەوەی کە لە سلێمانی لیژنەیەکی باڵا بۆ چارەسەرکردنی کێشەی پەیوەندیە کشتتوکاڵەکانی پارێزگاکە پێک هێندایە و دەیەوێت کێشەکانی کەرتی کشتتوکاڵ کەم بکاتەوە کە پەیوەندی بە بواری مڵکداری و بابەتەکانی خاوەنددارێتیەوە هەیە بۆ مەبەستە لە ئەستۆدیۆ میوانداری تا حاجی ڕەحیم سیتەکی سەرۆکی لقی سلێمانیەشێتی جوتیارانی کوردستانمان کردو کاک تەهابانی باش و بەخێر بێت زۆر سپاس کاکەڕۆنچ کاک تەهابا لەوە دەست پێ بکەین ئەم لیژنەیە ئەگەر باسێکمان بۆ بکەی ئەم لیژنەیە چێ پێکتان هێناوە و لیژنەکە لە کێ پێک هاتووە زۆر سپاس خێر بێت سپاس بۆ کورسات بەرنامەی ڕێخستووە طبعاً کێشەی کوشتتوکاڵی ئێستا بە بەردەوامی هەیە لە بینی خاوەن مڵک و جوتیارە لە بینی ئەم جوتیارێ بۆ جوتیارێکی تر لە بینی گوندێ بۆ گوندێک کێشەکان بەردەوامن تا ئێستا وەکو چاکسازی کشتتوکاڵی شتێکی وا نەکراوە کە هەموو شتەکان کۆتایی بێت و کێشە نەمێنێ ئەم کێشانە ڕوبەڕووە بنەوە لە ناحێەوە دەست پێەکە دوایی بۆ قایمێت کێشەکان بەرزە بنەوە ئەچێتە ئەو ئاسەی کە بڵین چارەسەرەکەی لە لای بەڕێوەبەری ناحێەکە نییە یا سەروتر نییە لەبەرەوە بە تەنسیق کە لە سێ کەس یا لە سێ بەش پێک هاتووە لیژنەیەکی باڵا لە سلێمانیا کە لەیلاخان جێگری پارێزگار سەرۆکی لیژنەیە و تاراخان بەشی یاسایی بەڕێوەبەراتی گشتی کوشتتوکاڵی سلێمانی منیش وەکو یەشێتی جوتیاران ئەمە لیژنەیەکی سەرەکین کە لە سلێمانیا هەمووی کێشانێک کە بەردەبێتەوە گاتەوە ئاستە لە لای ئەم لیژنەی ئێمە کە لە پارێزگارەوە دەرەچێ چارەسەری بۆ دانیش باش کێشەکانتان چین کاک تا یعنی زیاتر لە چیا خۆی بینێتەوە مەسەلەن بۆ نمونە کێشەی مڵکداریە کێشەیە لەسەر ئەوەی کە جوتیارێک بە دوو جوتیار مەسەلەن لە شوێنەکە ئاوێکیان هەیە و ئەیانەوێدا بەشیکەن چییە کێشەکان زۆر کێشە هەیە نایەتەوە لای ئێمە ئەوە پێڵێن کێشەی ڕەنگە بینی دوو جوتیارە بینی بەڵام کێشە سەرێکێکە ئەوی کە ئەو لیژنەی بۆ دیاریکراوە لە کێشەی بینی دوو جوتیار گەورەترە کێشەی بینی خاوەن مڵک و جوتیارە ئەمە شتێکی کێشەیەکی گەورەیە چونکە بەدایمی ئەمە هەیە لە بینی ئەم دوو تەرەفەیە کاتی خۆی بڵێن خاوەن زەوی ڕەنگە لەگەڵ جوتیارێکا بڵێ ئەگەر مڵکە دەیەمێ نیوەیی بێ 50-50 بەڵام یاسایەک کاتی خۆی داڕێژراوە ئەم یاسایاڵێ سەیەک بڵێن دوو بەشی بۆ جوتیارەکە بەشێکی بۆ خاوەن مڵک یەکێ لەو کێشانە ئەوانەیە کە تا ئێستاش سەرچاوی گرتووە هەر ماوەتەوە کاتی خۆی بڵێن شتێک هەبووە پێوتراوە عقد بەڵێن نامە مڵگیراوە بە جوتیار بەڵامی کەسێکە بووە هی مەلاشێ بووە هی پیاوێکی ئاغایەک بووە دەرەبەگێ بوو ئەمانە تا ئێستا ماو نەتەوانێت بە زۆری چارەسەر کراون و هەندێکی بێ چارەسەر ماوەتەوانێت باشە ئەو عقدەی کە لە بینی جوتیارەکە و خاوەن مڵکەکە ئەکرێ عقدێکی یاساییە بڵین لە یاسا ئەکرێ بەڵێ کاتی خۆی ئەمە حکوومەتی عێراقی کردی حکوومەتی ڕابردوو ئەو عقدە لە ساڵی 76 دەست پێ کرد لە دوای نەکسی 75 یاسای چاکسازی کشتتوکاڵی پێوترا لە حکوومەتی عێراقا ئەو جوتیارانەی کە زەویان نەبوو لە زەوی شێخەکان یا ئاغاکان یا مەلاشێک بەشی ئەو جوتیارە ئیرا کە حکوومەت بۆی دیارە پێوترا عقدی زەراعی بەڵێ نامێکی بەڵام شتێکی ڕسمیە بڵێ بەڵێ ئێستا کاری لەسەر کرێ بەڵام دوای ڕاپەڕین ئەوەش هەر بوو بە کێشە یعنی خاوەنە ڕاستەقینەکەی زەویەکە ئەوی زەویەکە بگەڕێتەوە بۆ خۆی ئەو ژەوی بە پێی عقد ئەمە هی منە لە ساڵی 76ەوە حکوومەتی عێراقی بڵین دیاری کردووە ئەوەش هەر کێشەیەکی زۆر بوو دوایی ئیتر پێکاتنی لایانی کۆمەڵایەتی هەبوو یا جوتیارەکە سەحبیە کرد بە بەشێک یا هەرەمایەوانەیەگینا تا ئێستاش ئەو هینەکاری پێکرێت و شتێکی ڕسمیە ڕێژەی ئەو زەویانی کە ئەو کێشانیان هەیە زۆرە ینی نەخێر زۆری وانە ئەوەندەی من ئاگادارم لە هەندێک سنوورە کەمن بڵێن بۆ نسبەت شار باژێ ڕاشارە زوور ئەمانە لەبەرەوەی زۆرترین جوتیارەکان خۆیان خاوەنی زەوی بوون بەڵام لەوانەیە لە هەندێک شوێنی تر کە دەسەڵاتی بڵێن بنەماڵەیەک ئاغایەک یا شێخێکی ناودار ئەمانە کە خاوەنی ناوچەیەکی فراوان بوون لە زەوی ڕەنگە لەوێ ئەو کێشانە زۆرتر بێت باش ئێوە ئەو لیژنە باڵای کە پێک هێنداوە خۆتان ئەچن سەردانی جوتیارەکان و خاوەن مڵکەکانەکەن یاخود ئەوان خۆیانیان بۆ لاتان و لێ کێشەکە چارەسەر
چارەسەرەکەن ئەی شێواز و میکانیزمی چارەسەرکردنەکە چێکە بۆیان دیاریەکەن وەکو لیزنەی باڵا ناسی ئەم لیزنەیە شۆڕ بۆتەوە لەیلاخان جێگری پارێزگار تاراخان بەشی یاسایی بەڕێوەراتی کشتتوکاڵی سلێمانی من وەکو یەکێتی جوتیاران هەمان ئەم لیژنەیە شۆڕ بۆتەوە بۆ ئاسی قایم قامێت لەوێ قایم قامێ بێتە سەرۆکی لیژنە نوێنەرەکەی یەکێتی جوتیاران کە لەوێ ئێمە ئەوە سەرۆکی لیژنەی پێڵێن ئەو لەگەڵ ئەبێتە بڵین لیژنەیەک لەگەڵ بەڕێوەبەری کشتتوکاڵی ئەو قەزایە ئەوانش سێکە دەبن لەوێ وەجارێکی تر شۆڕ ڕەبێتەوە بۆ ناحیە بەڕێوەبەری ناحیە نوێنەری ئێمە وەکو یەکێتی دووتیاران بەڕێوەبەری ئیترەوە هۆبەیە یا بنکەیە کشتتوکاڵیە ناحەکان بەڕێوەبەراتی نین ئەوەش بێتە لیژنە یعنی ئەم لیژنەیە لە ناحیەوە دەست پێەکە کێشەکان یەکەم جار ڕوبەڕووی ئەوانە بێتەوە ئەوان دیراسی خۆیان یەکەن ئەسنە شوێنەکە عملیان ئەسنە نوێنەری یەکێتی جوتیاران و بەڕێوەبەری ئەو هۆبەی کشتتوکاڵیە و لەگەڵ بەڕێوەبەری ناحیە ئەوە لیژنەی یەکە من لای ئەوان ئەم شتاگەر چارەسەر کرا باشتر چارەسەرکرێن نەکرا ئاراسی قایم قامیەکە نەچێتە لیژنەی قەزا لیژنەی قەزاش بە هەمان شێوە ئینی خوانیەکەن لێکۆڵینەوەی خوانیە سەرەکەن ئەگەر لەوێش هەر چارەسەر نەبوو ئەو کاتە دێتە سەرەوە بۆ لیژنەی باڵا کە یێتەوە مەحافزێت لای ئێمە و لەیلاخان واتە کۆتای مەسەن ئەگەر ئەوان لەوێ لەگەڵ جوتیارێک و لەگەڵ خاوەن زەویەکە قسە بکەن بەڵێ ئەگەر بگەنە شێوازێک لە ڕێکەوتن یعنی بەپی یاسا دوجار هەریەتەوە لای ئێوە بۆ نەباڵ کە چارەسەر کرا هیچ تریش پێویست ناکەبێت ئێوە دوام قۆناغ لای ئێوە نیە قۆناغ لای ئێم دواش دیکەیرێتە لای ئێمە لەوێ بڵێن کۆبوونەوەی ئەەکەین ئەم سێ ئەندامە ئەم لیژنەیە واش ڕوبەڕووی بڵێن بەڕێوەبەراتی گشت و کشتتوکاڵی وەزارەتی کشتتوکاڵی ئەەکەینەوە چونکە هەندێک کێشە هەیە پێوەستە بێ وڵە چونکە هەموو چارەسەرەکان سەرنجامە گەڕێتەوە بۆ وەزارەتی کشتتوکاڵ باشە ڕێژەی ئەو کەسانی کە ئێستا بەدەنگ ئەم بانگەوازی ئێوە یاخو بەدەنگ ئەم لیژنەی ئێوە دێن بۆ چارەسەرکردنی کێشەکانیان زۆرە ڕۆژانە ڕوتان تێکەن ئەم لیژنانە هەر هەبوون بڵێ کاتی خۆشی هەر هەوە بەڵام لە ئەنجامی گۆڕانکاریە بڵێن هەم ئەو شوێنی کە منی ئێستا چەند مانگێکە لێوم گۆڕاوە هەم پارێزگار بڵێن لەیلاخان هەر تازەیە کە چۆتە ئەوێ لیژنەکان پێشتر هەر هەبوون پێی وتراوە لیژنەی باڵا خەڵک بەڵێ هەست کاتێک کەسێک چارەسەری کێشەکەی نەکرا لە یەکەم لیژنەوە کە ناحەیە یا قایم قامی دێتە سەروتر ئەتوانێت ڕاستە خۆی بێت نووسراوی هەبێ بۆ لای ئێمە یا ئەوە تا ئەو کێشانە کە دێن لە قەزاکانەوە بۆمان دێت باش خۆشبەختانێ ساخت بڵین هین هەیە کەیس هەیە کە تا ئێستا چارەسەرکرا وەڵی ڕاستی بێ من ئەم هەفتەی پێش و یەک کۆبوونەوەی سەرەتاییمان کردو بەرەنامەماندا ڕشتووە تا ئێستا بڵین من کێشەم نەدیوە بێتە لەبەرەوەی یەکەم کۆبوونەوەمان کردو کە بەرنامەماندانەوە هەفتانە ئێمە هەموو ڕۆژانی پێنجشەمە ئەم لیژنەیە کۆببینەوە ئەگەر ئەو کێشانە هاتبنە لای لەیلاخان کە سەرۆکی لیژنەیە ئەوە قسەی لەسەرەکەین و شێوازی چارەسەرەکەی بۆ دیارەکەی نەگی ناوکو تا ئێستا من کێشەم دیبێ ئەمە یەکەم ئینمانە یەکەم دەست پێکردنی یەکەم خۆناغمانە بۆ ئیشکردن ئەم ستافە نوێ بۆیە ئەڵێ مگینا پێش ئێمە هەبوو چارەسەری کێشەشیان کردو و لیژنە باڵای هەر هەبوو باش با ئەمە بکەم بە دەرفەتێک کارتا ینی کە جەناب لێرە ئامادەیت سەرۆکی سندیکایەکی گرنگی بۆ ئەو کەسانی کە جوتیارن و بە بەردەوام کاری جوتیاریەکەن ئەو کێشا و گرفتانەی کە زیاتر ئێستا ڕوبەڕووی جوتیارانە بێتەوە چییە زیاتر بێجگەل لە مەسەلەی وشکە ساڵی کە هەمومانی گیرۆ دەکردو وەڵاهی کاگەڕند کێشە زۆرە جوتیار من هەمیشە وتومە ڕاستە خۆم لەو شوێنەم و جوتیاریشم چینێکی ماندوون چینێکی زەحمەت کێشن ئەو چینن کە بە درێژایی شۆڕشە یەک لە دوایەکەکانی کوردستان خەباتیان کردووە ماندوو بوون چێکی مایان هەڵمژیوە وێرانکاریان بینیوە سەر و ماڵیان تیاسووە بەڵام یاسای چاکسازی کشتتوکاڵی یان ئەوە تا هاوکاری چین جوتیار هەتا ئێستا من بەو شێوە نایبینم کە جێیتم وحی چین جوتیار بۆیە جوتیار کێشەی زۆرە بڵێ نیشە لە کێشەکانی ئەوەیە هەتا ئێستا حکوومەتی هەرێم نەیتوانیوە بەرهەمی جوتیار بە بازار بکە ئەوە هەم زەرەری لە داهاتی هەرێمەکەمانەوە هەم لە چینی جوتیاری چونکە جوتیار کە شتێکی کرد بەرهەمێکی هەبوو ئەم ساڵ نرخی نەبووی تر ساڵی کە ناچێتەوە بەلای بۆ خۆشتت ڕەنگە تێبینی هەبێت لەسەر ناوچەی کوردستان زۆر شتمان ئاوا فەوتا کە نەچوونەوە بەلای کۆمەڵێ
بەرهەمی سەرەکی هەبوو ئێستا هەر ناکرێت کە لەبەرەوەی بازاڕینەوە ئەوە یەکێکە لە کێشەکانی چینی زوودیار کە بەرهەمەکەی بازاڕی بۆ نادۆزرێتەوە کە ئەرکی سەرشانی حکوومەتە ئەرکی سەرشانی حکوومەتە با شێوازە لە شێوازەکان بازاڕی بۆ بدۆزێتەوانی و کە زەرەر نەبێ و ئەوش زیاتر دڵخۆش بێت کێشەیەکی تریەوەیە کە ینی وەسائلی کشت و کاڵی بە شێوەیەکی گران یا بە شێوەیەکی قورزیا هەر ناگات کە ئێستا خۆمان لە ئەیبینین لە جیهانە تەکنۆلۆژیا لەسی ئاسیەکەیە بەڵام تا ئێستا چینی زووتیاری ئەمەوانەی بەدەست نەگەشتووە گەر تاک کەسێکی دەوڵەمەند بۆ خۆی بێنێ ئەو ژەوندەی زەخت و ئەوە لەکەن مەبەستم وەسائلی بڵێن کشت و کاڵی وەکو دەڕاستە یا هەموو ئەم شتانی کە پێداویستین ئەمانە هەمووی کۆمەڵی کێشن کە ئەبێ حکوومەتی هەرێم بەڕاستی ئاور لە چینی جووتیار باتەوان دەستخۆش بۆ بەڕێستا حاجی ڕەحیمسیتەکی سەرۆکی لقی سلێمانیەتی زووتیارانی کوردستان سپاسەکەین کە ئەمڕۆ لەگەڵمانە ئامادەی بوو بەشداری بەرنامەکەت کرد زۆر سپاس بۆ ئێوە بۆ کورساتی وای سەرکەوتنتان بۆ خوازم و پێشنیارەکەم کە لە خەمی زووتیارا بن و بەرنامەی زیاتریان بۆ بکەن دەستخۆش بەخێر بێ سەر چاوان بەخێر بێ